سڵاوتان لەبێت لەسەر دۆسیە کوشتنی ڕۆژنامەنووس کاوەگەرمانی چەند تۆمەتبارێک دەستگیر کران کە سوکاری کاوەگەرمانیش سکاڵای یاساییان تۆمار کرد. سەرچاوەکی ئەمنی لە گەرمیان بەیانارتی ڕاگەیان لەسەر دۆسیە کوشتنی ڕۆژنامەنووس کاوەگەرمانی سەرەداویان دەستکەوتو و چەند کەسێک دەستگیر کراون. ئەو سەرچاوی ڕاشی گەیانەوە کەسانە کە شەوی ڕابردوو لەلایەن هێزە ئەمریکانەوە لە ماڵەکانیاندا دەستگیر کراون، بەڵام ئامادە نەبوو هیچ زانیاریەک لەسەر ناسنامەکانیان ئاشکرا بکات. لا درێژەی ناڕەزایەتی و خۆپشاندانەکان دژی کوشتنی کاوەگەرمانی ئەمڕۆ دوو خۆپشاندان لە ولێر ئەنجام دەدرێت. پەیامنێر هێنارتی ڕایگەیان کە ژمێرنەوەی سەرلەبەیانی ئەمڕۆ ژمارەیەک لە ڕۆژنامەنووسان و هاوڵاتیان لە چایخانەی مچکۆ لە شاری هەولێر گرتبوونەوەیەکی ناڕەزایەتیان دژ بە کوشتنی کاوەگەرمانی ڕێکخست، دواتر چوونە بەردەم ئەنجومەنی وەزیرانی یەرێمی کوردستان. شەوی ڕابردوو تەرمیژن و پیاوێک لە ناو ئۆتۆمبیلێکدا بە کوژراوی دۆزرانەوە. سەرکەوت ئەحمەد وتەبێژی پۆلیسی سلێمانی وتی شەوی ڕابردوو لە گەڕەکی ڕاپەڕی نیشاری سلێمانی لە نزیک پێشانگایەکی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیلدا تەرمیژن و پیاوێک لە ناو ئۆتۆمبیلەکەدا بە کوژراوی دۆزراونەتەوە. ئەو چوار سەربازی سوپای تورکیا کە لە ناوچەی لیچەی سەر بە پارێزگای ئامەدی باکووری کوردستان لەلایەن چەند چەکدارێکی نەناسراوە و فرەندرا بوون، ئێوارەی دوێنێ ئازاد کران. بە پێی هەواڵی ئاژانسی فراتنووسی نزیک لە پەکەکە دوێنێ چوار سەرباز کە دوانیان بە پلەی ئەفسەر بوو لە دەشتی فیسی سەر بە ناوچەی لیچەی شاری ئامەد فرەندرا بوون. پاش چەند کات ژمێرێک لە ڕووداوەکە ئێوارەی دوێنێ لە نزی گوندی سێسێ لە شوێنێکی دەستنیشانکراودا ڕادستی وەفدی پارتی ئاشتی و دیموکراسی بەدەپا کراونەتەوە. گوڵتان کشاناک هاوسەرۆکی پارتی ئاشتی و دیموکراسی بەدەپە دەڵێ ئەگەر حکوومەتی تورکیا بەڕاستی ئاشتی دەبێت بکەرانی ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردووی باکووری کوردستان ڕادستی دادگا بکات. ئاژانسی ئەنادۆڵی تورکیا بڵاوی کردەوە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی شارۆچکەی باغلاد سەبارەت بە ڕووداوەکەی گەڤەری کە تێیدا دوو وڵاتی کورد کوژران. گوڵتان کشاناک ڕایگەیاندەوە ئەو کەسەی تەقی بەسەر خەڵک کردووە پۆلیسە و داوا دەکەن ئەو پۆلیسانە ڕادستی دادگا بکرێنەوە. وەزارەتی گواستنەوەی عێراقی ڕایگەیان کە گرێبەستی بۆ کڕینی ژمارەی فڕۆکەی نوێی مەدەنی لەگەڵ کۆمپانیایەکی کەنەدیدا ئامزا کردووە، دواشی خواست لە ساڵی 2014دا ئەو فڕۆکانە بەدەستهێڵی ئاسمانی عێراقی بگات. پارلەمانتارێکی سەربەخۆی عێراقی ڕایگەیان کە قسەکردن لەبارەی خۆکاندکردن لە چوارچێوەی لیستی ڕەوتی سەدر پێشوەختەیە. تاکیدیشی کردەوە عێراق بۆی ئەو هەڵبژاردنانەوە دەچێتە چرخێکی نوێ لە ئاشتی و یەکێتی نیشتیمانی و کەمبوونەوەی کاری توندوتیژیەوە. دوای تێپەڕبوونی 1000 ڕۆژ بەسەر ئاڵۆزەکانی ئەو وڵاتەدا ڕوانگەی سووریا بۆ ماپەکانی مرۆڤکە بارگەکەی لە شاری لەندەنە لە دوایین راپۆرتیدا بڵاوی کردەوە کە لە سەرەتای دەستپێکردنی ڕاپەڕینە جەماوەرەکەی سووریا تا ئێستا نزیکەی 128,000 کوژرا و 600,000 تریش بریندار بوون. ئاژانسی نێودەوڵەتی وزەیاتۆم ئەمڕۆ لە شاری ڤێننا یەکەم دانیشتنی لەگەڵ ئەو وڵاتانە ئەنجام دەدات کە ئیمزایان لەسەر ڕێکەوتنە ئەتۆمەکەی ئێران کردووە کە مانگی ڕابردوو لە نێوان ئێران و کۆمەڵی پێنجکۆیەک ئیمزا کرا. بڕیاریشا کۆبوونەوەکە 2 ڕۆژ بخانێ و تایدا پسپۆڕانی ئاژانسەکە بەشدار بن کە کاری سەپارشتاریکردنی ڕێکەوتنەکەیان پێس پێدراوە. کورتێک لە هەواڵەکانتان پێشکەشکرا. هەر شاد.